هەیبەت سوڵتان بەتەنها ناوێک نییە گزارش لە چیایەکی بەرز بکات. لەم قەتپاڵە مەزاری کەسێک هەیە بە درێژی 3 مەتر کە مێژوەکەی بۆ زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. دوای ئەوە پێشنیارێک ئەەکەم کە تابلۆیەک لە زانکۆی کۆیا سڵاح شێخ شەرەف نووسەر و مێژونووس وەک یەکەم هەنگاو لێکۆڵینەوە زانستیەکەی لەو بارەیەوە ئاشکرا کرد. وەڵا ئیمڕۆ ڕۆژێکی خۆش بوو لە کۆیە لەگەڵ مامۆستاکانی جامیعە و دکتۆرەکانی تر و پیاوماقولەکانی شارەکە باسی مەسلەیەکی گرنگمان کرد لە کۆیە، ئەویش مەسلەی سیاحەی دینی. دیارە کۆیە شارێکی کۆنە و ئەنواعی مەزاری پیرۆزیشی لێیە، لەوانەش مەزاری هەیبەت سوڵتان کە بە پێی ڕێی ئێمە بە پێی بۆچوونەکانی ئێمە و ئەو دەلیلانەی هەیە ئەمە یەکێک لە ژنە هەڵکەوتوەکانی ئەیوبیەکان بووە و لە کۆنیشەوە لای کۆیە وەکو ئەو مامۆستایە باسی کرد پیرۆز بووە. وم بەبیرم دێ بە مناڵی چوینە سەری و لە مناسەبات و لەوانە خێرشتی بۆ کراوە. ئومێدوارم ئەمە دەرگایەک بێ بۆ ئەوەی دیراسەتی علمیتر و ورتر لەسەر ئەم مەزار و ئەم شوێنەوارانەی کۆی بکرێت. لەم لێکۆڵینەوە زارەچیەدا نووسەر دەڵێت چاچی هەیبەت سوڵتان لە بنەماڵەی ئەیوبیەکانە و خوشکی سڵاحەددینی ئەیوبیە بەرپرسانی ئیداری شارەکەش دەیانەوێت وەک شوێنێکی گەشت و گوزاری و مێژویی بناسرێت. دیارە لە سنووری قەزای کۆیە چەند شوێنێکی شوێنەواری ئاینی هەن کە ئەوەنس گرنگی خۆیان هەیە بۆ ئەوەی گەشتیار بێن سەردانیان بکەن. ئێمە لە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری کۆیە بەردەوام زگەلەوەی لە ڕێگەی ریپۆرتاژەکان، لە ڕێگەی ڕیکلام، لە ڕێگەی ئەکاونتەکانمان، لە ڕێگەی سوۆسیال میدیا و ڕیکلام بۆ بازاڕکردنی ئەو شوێنانە دەکەین. وەروە لە پرۆشەر و لە ڕێبەری گەشتیاری تایبەت بۆ شوێنەواریانە هەیە کە لە سنووری قەزای کۆیەدا هەن. جگە لەوەش پلانمان هەیە بۆ نۆژەنکردنەوەی بەشێک لەو شوێنەواری ئاینیانە بە شێوەیە کە شایستە ئێوە من لە داهاتوودا خەڵک سەردانیان بکات. ئێمە ئامادەین وەک فەرمانگەی شوێنەواری کۆیە وەک بە ئەرچی خۆمانی دەزانین، بە کاری خۆمانی دەزانین، بەڵام هەندێک حالات هەندێک جار کنە و پشکنین باز نییە بۆ زانین و ڕاستی و دروستی و ئەسلی کەسەکە، ئەسلی کەسە ئەو کەسایەتی پیرۆزەی کە لەوێدایە پێویستی بە فەحسی DNA شەیە لەو حالەتانە. هاوشێوەی مەزاری هەیبەت سوڵتان لە نێو گەڕەک و ماڵا دێرینەکانی شاری کۆیە چەند گۆرێکی تر هەیە و لەو چوارچێوەیەشدا زانکۆی کۆیە باوکاری شارەزایانی مێژوو ئامان زیانە لە دوتوێی کتێبی ئینسایکلۆپیدیای کۆیە وەک بەڵگەیەکی مێژوویی بە چاپیان بگەێنن. لا قەزای کۆیەوە کاروان نازم، کەناڵی کەرکووک.